ئەمڕۆ ڕووی دەمم لە دەسەڵاتی ناوخۆی هەرێمی کوردستانە بە تایبەت یەشێتی و پارتی لە کاتێکە ئەوەتان وەبیرێنمەوە ئیدریسی نانەوە هاتە دەرەوە کە دەنجی ناڕازی بوتی بۆ دەنان ئەکەن بە 1000 دینار. ڕاستەوخۆ دەسەڵاتی کوردی هێرشیان کردە سەری گرتیان ئەشکەنجەیاندا ماڵەکەیان سووتان بگرە زۆر شتی خراپتریشیان بەرامبەر کرد. بەڵام ئەمڕۆ کە ئەبینین هێزی دەرەشی هێرشەکاتە سەر خاشی پیرۆزی کوردستان کە ڕۆژانە ئەیبینین خەڵکی سیڤیل ئەکوژرێ شەهید دەکرێ، بەڵام ئێوە هیچ هەڵوێستێکتان نییە، بێدەنجیتان هەڵبژاردووە، کوا غیرەتان، کوا شەرەفتان، کوا کەرامەتتان، بۆ هیچ قسەیەک ناکەن. ئەمڕۆ لێرە گربووینەوە لە شاری دژ بە دەسەڵاتی گەندەڵی عێراق و کوردستان کە هەموو میلیشیای لێ دروست بووە وەکو حەشدی شەعبی کە هێرشی درۆنی دەکات سەر کوردستان و عێراق کە مەترسێکی گەورەیە بۆ هەموو خاکی کوردستان و تەواوی عێراق و لەلایەن ئێران و عێراقەوە دژایەتی کورد دەکرێت و بە درۆن و چەکی قورس هێرش دەکرێت سەر هاوڵاتیانی سیڤیلی کوردستان کە ڕۆژان دەبینین چەند هاوڵاتی سیڤیل گیان لە دەستداوە یەکێتی و پارتیش بە تەواوەتی بێدەنگن دژ بەو هێرشە درۆنیانە. سوپاس. ئەمڕۆ لە شاری دەستگرونەوە بە گربوونەوەیەکی هێمنانەمان ئەنجام داوە لەگەڵ چالاکوان و ڕێکخراوی داکۆکەستانین بەم چالاکیە لە دژی ئەم هێرشە درۆنیانەی کە دەکرێتە سەر وڵاتەکەمان و هەرێمی کوردستان بە تایبەتی کە لەلایەن میلیشیاکانی حەشدی شەعبیەوە کە ڕۆژانە چەندەها ڕۆڵەی سیڤیل تێدا شەهید دەبن کە بەم دوایە چەندەها هاوڵاتیمان شەهید وە لێرەوە سەرگۆنەی ئەم هێرشان دەکەین داواکارین لە هەموو لایەنە نێودەوڵەتیەکان و هەموو وڵاتی بەریتانیا کە دژی ئەم هێرشانە بۆسن و سنوورێک بۆم هێرشان دابنن کە لەلایەک تریشەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر شەرمەزارانە خۆیان بێدەنگ کردووە لە دژی ئەم هێرشە درۆنیانە تاکو ئێستا هیچ هەڵوێستێکیان نەبووە. سپاس بۆیەوە. ئێمە ئەمڕۆ گربووینەوە لە شاری لێدز دژی ئەو هێرشە درۆنیانێک کە لەلایەن حەشدی شەعبی و ئێرانەوە دەکرێنە سەر هەرێمی کوردستان و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی سیڤیل و بێدەنگی دەسەڵاتی حکومەتی کوردی و عێراقیش هیچی کەمتر نییە لەو هێرشانی کە دەکرێنە سەرمان و هیواداری سنوورێک بۆ بێدەنگێدا بنرێت و جێی قبوڵ نییە چی دیکە کە ئەم حکومەتی هەرێمی کوردستان ئاوا بێدەنگ بێت دژی ئەو هێرشانە. ئەمڕۆ لێرە لە شاری لیدز کۆبووینەوە بۆ ئەو هێرشە درۆنیانەی ئێران بۆ سەر خاچی کوردستان ئەکرێت و چیتر ئەو هێرشە درۆنیانە جێگەی قبول نییە و دوو حکمڕانی گەورەمان هەنوو کە ناتوان وڵاتەکەمان پارێزن و کە وڵاتی کوردستان بۆتە شوێنی جەنگ و بۆتە شوێنی کوشتارکوژی و هاوڵاتیان. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک سەر بە ئەنجومەنی لیدز ئەمڕۆ هەستین بە خۆپیشاندانێکی هێمنانە لە شاری لیدز و ئامانجمان لەم خۆپیشاندانە ئەوە بوو کە بەو دەستدرێژیکردنە سەر کوردستان لەلایەن دوژمنانی کوردەوە و هەمیشە کوردستان لەلایەن نێوان دوو ئاگردا دەسووتێت ئاگری دەرەچی و ئاگری ناوەخۆ. ئاگری دەرەچی ئەوەیە کە خەڵکە بێتاوانەکە دەکوژن و بە بێتاوان هێرش دەکرێتە سەریان و ئاگرە ناوەخۆ یەکەش ئەوەیە کە دەسەڵات نەبوویتە قەڵغانێک لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری لێدز کۆبووینەتەوە لە خۆپیشاندانێکی هێمنانە دژی ئەو میلیشە و حەشدی شەعبیانەی کە ئەو هێرشانەی دەگەنە سەر هەرێمی کوردستان و خەڵکی بێتاوان شەهید دەکەن و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نێودەوڵەتی دەکەین ئەو هێرشە ناڕەوایی دەکرێتە سەر هەرێمی کوردستان و خەڵکی بێتاوان شەهید دەکەن ئیتانە و محکوم و ڕسوا دەکەین. زۆر سپاس. بینیمان دەسەڵاتی کوردی لە ئاس ئەم هێرشە زۆر بێدەنگە لە کاتێکدا پاڤێڵی کوردی جەلال حسامەدین بە درۆن هێرشی ئەگەردە سەر ئامۆزاکەی خۆی لە سلێمانی کاتێک ئامۆزاکەی هێرشی شەڕی دژ بە داعشی کرد و بینیمان هەرچی شەعبی کە بە درۆن هێرشەکاتە سەر سلێمانی زۆر بێدەنگە و دەسەڵاتدارانی پارتی لە زۆنی سەوت دەبابە و تانکی زیرەپۆشیان لە سوێکی ئاپە هێنایە سەر جادا بۆ مەرازەکانی خۆیان. بەڵام لە کاتێک کە ئەیان بینی هەرچی شەعبی درۆن ئەنێدە ماڵەکانی هەولێرەوە ئەوان زۆر بێمنەتانە و خەمناکانە هیچ قسەیەکیانە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەوان یەکێتی و پارتی بەس تەنها دوای مەرازمی ئارەزوەکانی خۆیان دەکەون. ئەمڕۆ لە لیدز پەیامی ڕوونی من بەرامبەر هێرشەکانی حزبی شەعبی و میلیشیاکانی ئێران جەنگێک دژ بە خەڵکی بێتاوانی کوردستان مەیدانی تاقیکردنەوە چەک و درۆن نییە. حکوومەتێک نەتوانێت خاک و خەڵکەکەی بپارێزێ شەرمەزاری بێدەنگی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هاوکاری ڕاستەخۆی ئەو تاوانەیە.